قوبات کوڕی خۆم تۆ چۆنی ڕۆڵە هەرچەند ئەزانم ئیشت فشۆڵە 182,000 هەموومان خەڵکی بێدارین دەنگمان پێدای بۆ ئارامی بۆ هەلی کار و خزمەتی ئاوایی ئەی ئێساکە بۆ هەردەنگنیە لە دۆش کردین هەم لە پەڵپینە سڵاو مەشهورگیان تۆ چۆنی خاڵە تۆ بێدەنگ نەبی کارمان بەتاڵە ئەوانەی دەنگیان داوە بە مامە کێشەیان نییە و کاریان تەمامە بۆم دابین کردوون کاری هەمەجۆر قسەی زل ماستا و فەلافلی بۆر ئاخر کاق و بادمامی چکۆڵە کار ئاوا ناوێ بە پرتە و بۆڵە گەنجان لە داخی ئێوەی سەرەخوەر چوونە هەندەران ناو کەمپ و بەرخۆر نیوەیان خنجان لە ئاوی ئیجا خوا بتانگرێ کەی ئەمە ئیشە ئەو ڕێگای بەغداد کردووە بە پیشە موچەت نەهاورد بەم فیشە فیشە جارێ تانوت بەغدا مفلیسە جارێکی ژێژین پێک هاتن ئیسە خاڵە گیان کاتێکەوە من هاتم بەغدا مفلیس بوو گیان و حەیاتم داعش لە کوردان وەکدا شەهارە دەیکردین شەهید ڕۆڵەی ئەم شارە نەوت بەلاش بوو هەڵم سانەوە فەرمانبەر هەموو دەچەوسانەوە هەر من بووم دامنا بایۆمیتیری سیستەمی ڕسم و سەرە بگیری من سڕیمنەوە 50,000 سەر لە بندیواران ئەم سەر و ئەو سەر من گێڕامەوە ملیۆنان دۆلار بۆ کابینەی نۆیەمی سەرکار توخوا بەسیەسی کەم خۆ و فشکەڕۆ بەم هەیت و هوتا مەم کە دەستخەڕۆ بە بەغدای مفلیس بە بایۆمەتری بە سعری نەوت و بندیوارگیری ملەتت خستە سەر ساجی عەلی ئەوەی هەیان بوو هەموویت بڕی موچەت هەر نەدا بەمە نامری ناکاکە بۆستە ئێوە خەمساردن لە چاکەی ئێمە سپڵە و بەربادن با نزیک بێتەوە بانگەشەی دەنگدان ئەوجا دەزانن چیم کردووە بۆتان بە بڕیاری من سکەی قیتاران ڕێچکە دەبەستن هەولێر هەورامان ئێوە نابینن ئارامی وڵات شامی شەریفە و هەرکەس دێو دەڕوات ئەگەر من نەبم لەگەڵ برا گەورە گورگ دەتان خوا لەم دۆڵە گەورە خوایە هەڵ نەگری ئەم فاش و فیشە قیتارەکەی تۆ هەر هاش و هوشە ئەی ئەوە نییە پایتەخت ئارامە یان هەولێر نییە موشک بارانە هەر ڕۆژێ تەیرێ هاوە سەرمانە ئەڵێن بەربوو گۆیی ملیشاکانە باوکەکەی باوکم واز بێرن بڕۆن گورگە هەر ئێوان کردانین هەپڕون دوژمنی کۆن و ئێساو داهاتوو هەر وەکو ئێوان خۆخۆر و دووڕوو